هەرێمی ترس لە نووسینی هۆشیار عەبدوڵڵا. ترس بناغی دامەزراندنی هەموو ڕژێمە تۆتالیتاریەکانە، بەڵام لە کۆتاییدا کۆمەڵگە دەسەڵات پێکەوە وێران دەکات. هانا ئاریەند دەمەوێت بۆ ناونیشانەی سەرەوە هەرێمی ترس کتێبە بەناوبانگەکەی کەنعان مەکیە کۆماری ترس دژبەڕژەمی ڕووخاوی بە عەسبیری دەسەڵاتدارانی هەرێم بهێنمەوە. ئەو کۆمارەکەی سەدام حوسێنی بە کۆماری ترس و تۆقاندن چووەند. کتێبێک کە ڕۆڵی گەورە و کاریگەری هەبوو لە ناساندنی ڕوخساری دڕندانە و تۆتالیتاریانی حزبی بەعەس بە دنیا. بە تێڕوانینی من ئەمەی خوارە و پوختەی دۆخی ئێستای هەرێمی کوردستانە لە چەند ڕەهەندێکی جیاوازەوە: ئاشتی کۆمەڵایەتی، ئارامی شار و دڵنیایی هاوڵاتی لە جەنگی کراوەدا مەترسی ناکەوێتە سەر. هێندەی لەوەدا مەترسی دێتە سەر کە چەک لە هەموو وردەکاریەکانی ژیانی ڕۆژانی خەڵکدا خۆی نمایش بکات و ئامادەیی هەبێت. ئەمە دروستە واقعەیە کە ئێستا لە سەرتاسەری هەرێمی کوردستاندا بە بێجیاوازی بوونی هەیە. ئاشتی کۆمەڵایەتی لە ناکاو و بەجارێکدا ناڕوخێ، بەڵکو لە ژێر کاریگەری گول لەو چەکدا کە بە بەردەوامی دەبنە هەڕەشە لەسەر ژیانی سیاسی و مەدەنی تووشی داخورانێکی لەسەر خۆدێ تا دەگاتە داڕوخانی تەواوەتی. گروپە چەکداری میلیشیایەکان ترس وەک بەدیلی یاسا بڵاو دەکەنەوە، بە تۆقاندنیش حکم دەکەن نەک شەرعیەت. ئەوەشیان دیسان دۆخی ئێستای هەرێمی کوردستانە. بە سەربازیکردنی ژیانی مەدەنی سنوورێک لە نێوان کای گشتی و مەیدانی شەڕدا ناهێڵێتەوە. لەم هەرێمەدا چەکداری بێدیسپلین ئەگەر بە گولە نەتکوژێ لەسەر شەقامەکاندا بە لێخوڕینی نایاسایی و پڕریسکی سیارەکەی باکی بە ژیانت نییە. بوونی ئەو هەموو هێزە میلیشیایە بە تەواوی فکری هاوڵاتی بوونی لە گۆڕناوە و مرۆڤی لەم هەرێمەدا کردوتە بارمتەی ترس و تۆقاندن. شەریعەت و میلیشیا پێکەوە کۆنابنەوە. تۆ یان هەرێمێکت هەیە کە حکمی دامەزراوەی تێدایە، یان هەرێمێک کە بەلوولەی چەک حکمی دەکەیت. تاکە یەک دامەزراوی شەرعیمان نییە لەم هەرێمەدا کە بنەما یاسایەکانی ڕۆڵ و کاریگەریەکانی پێگە و پەسەندێتی ساغڵەم بێ، کەچی دەیان جۆر چەکدار و میلیشامان هەیە کە ژیانی مرۆڤ وەک یاری و ئارامی شار وەک پلەیستێشن سەیر دەکەن. دیموکراتیت لە سەبەری چەکدا دەبێتە نمایشێکی شکڵی، هەڵبژاردنێک کە بەبێ ئیرادەی ئازاد بەڕێوە دەچێ، پەرلەمانێکیش بەبێ ئەوەی بتوانێت داکۆکی پێ لە خودی خۆشی بکرێ. لێرەوە هەتا ئەم دۆخە ئاوا بمێنێتەوە من تا سەر ئێسقان دژی ئەو دیموکراسیە شکڵیەم و گاڵتەشم بەو جۆرە لە هەڵبژاردن دێت کە لە ئێستاوە هیچ بەهایەکی ململانەی یەکسانی تێدا نەماوە. ئەوەی داکۆکی لەم جۆرە مۆدێلە سیاسیە بکات و هەوڵ بدا بەشێک بێ لەو یاسا و ڕێسایی کە چەکتەیدا شەریعەتی یەکەم و کۆتاییە بە بێشک خزمەت بە دەسەڵاتی میلیشیایی دەکات و کەفەرێکی نائەخلاقیش دەکات بەبەر ئەو شانە موزەیەفەی بەناوی دیموکراسی و هەڵبژاردنەوە دەکرێت. جارێتریش گوتومە کە ڕێساکانی دەسەڵاتت بۆ هەڵبژاردن و پەرلەمان بەدڵ بوو پەسەندت کرد، گلەی مەکە هەمان دەسەڵات چەند حکومەت و دادگا لە دژت بەکاربهێنێت. هەرێمێک کە پاش ساڵانێکی زۆر خەبات و ڕووبارێک خوێن وەک کیانێکی دەستوری بۆ گەلێکی بێدەوڵات وەک دەرفەتێکی مێژووی بێوێنە ڕەخسا لە بری پاراستنی، بەهێزکردنی، تۆکمەکردنی لە هەموو ڕوویەکە و خەریکی وێرانکاری و بەدکاری تێیدا. نەوتەکەی دەدزن، داهاتەکەی دەدزن، ئەمن و ئاسایشەکەی دەدزن، زەوی و بەرزاوی چاوگرد و دۆڵەکانی دەدزن، هەرچی سامانی سەرزەوی و ژێرزەوی هەیە هەموو شتێکی دەدزن، تەنانەت خەون و هیوای گەنجولاوەکانیشی دەدزن. ئێمە چەندنەوەیەکی بەدبەخت بووین کە ئەو هەموو بەدکاریەمان بینی کە دەسەڵاتداری کورد خۆی بەسەر نەتەوەکەی خۆی داهێناوێتی. لانیکەم پێش خۆمان دەیانگوت دوژمن بەعسە و کێوکێیە، بەڵام بکەران و شەڕانگێزی ناودەسەڵاتی ئەمڕۆی هەرێم کوردن و دژی خاک و نەتەوەی خۆیان ئەوەی خوا پێی ناخۆشە کردویانە و دەیکەن. ناشرینترین و دزێوترین درۆ ئەوەیە کەسانێک هەن بڵێن بە چەک دیموکراسی دەپارێزین. بە چەک هەرگیز دیموکراسی ناپارێزرێ، بەڵکو چەک دیموکراسی دەکاتە بارمتە. هەر ئەوە شەوای کردووە لەم هەرێمەدا دیموکراسی لە سیستەمی حکومڕانیەوە ببێ بە ئامرازێک بۆ زاڵبوون و خۆسەپاندن، ببێتە کەڤەرێک بۆ خوڵقاندنی هەرێمێک لە ترس. ئەم قسەیەم پێش هەمووان ڕووی لە خۆمە. لە هەرێمێکدا کە چەک بڕیار دەربێ گولە دەنگی لە هەمووان بەرزتر بێ، ئێمە قسەی چی دەکەین؟ چی دەنووسین و بەتەمای چین؟ لە هەرێمێکدا هێزی سەربازی دادوەربێ ئایا نووسین چ قیمەتێکی هەیە؟ وشە کە ئاوێزانی ترس بوو دێڕ کە زنجیری زیندانی لە تەنیشت خۆیەوە بینی. باوەڕهێنان بە کاریگەری وشە بە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەوانی وەهمە. خۆ خەڵەتاندنە، خەڵک خەڵەتاندنە. ئایا ئەوەی دەیڵێن بێ هیوابوونە یا خۆتەکاندنە لە هیوای موزەیەف؟ بێگومان دووەمیانە. بۆ دەرچوون لەم دۆخە چەق بەستووە لەم هەموو شکست و مەینەتیە دەبێ ڕوخساری خۆمان و هەموو سەردەمەکە بە قوڕی سوور بشۆین، وەگەرنا وەک ئێستا بمێنێتەوە پڕ بەمانەی وشە گڵاوە. ئەم هەرێمە نغرۆ ببێ بڕۆ و لەدەست بچێ. بەرپرسیارەتی هەمووانی کەم و زۆر تێدایە.
بەڵام لە هەموو کە زیاتر و لە هەمووان تۆختر یەخێ بنە ماڵی بارزانی و تاڵەبانی دەگرێتەوە. ئەمەش هۆشداریەکی دڵسۆزانەیە ڕوو بە کەسی یەکەمی پارتی و یەکێتی پێشەوەی دۆخەکە بگاتە خاڵی نەگەڕانەوە. ئاغای بارزانی، ئاغای تاڵەبانی، ئەم هەرێمە چیتر بە مۆدێلە لە زەبر و زەنگ لە ترس و تۆقاندن ئیدارە نادرێ. هەرچیەک بەسەر ئەم هەرێمە بێت لە خێر و لە شەڕ کەس وەک ئێوە بەرپرسیار نییە و کەسیش وەک ئێوە لە بەردەم خواونەتەوەی کورد و مێژوودا بەرپرسیار نابێت.